بەنامی خوای من ئارێش سۆرابینا خەڵک و دەگا و دزڵی شوانە و دەگێ ئەوەڵ و وەهارێ تر خەڵک گێڵا شوێنە و شوانێرێ تر کەس بە علاقە وێش تااقەتش بوو بلۆچێنی گەلەی گێراش پێی لاو گەلەی ئێتر یێرەمانگە و وەهاری مەزنۆش نمارۆش کە ژیانێ شەوێنێ مرۆوە دەگا بەڵامەتە کەوتی میها من وزاش جبەر وزاژبەر ماراش پیک ویسانارە و ئێتر هەر شەوێ یاگەنێ پەچەش پێ منیا چام و سناشی منتەقە وەرامانی منتەقەیەوە گەشتیارین منتەقەیەوە فرەوەشە وەهارێنێ خەڵک فرەتەر ڕوە منی و ئی منتەقەی بەڵام بەداخەوەی ڕعایەت مەکەرە کەم تەرخەمێنی ئەژغاڵەکەی پشگنا مازاش ژیا درەختەکەی ماگر وشکی بیێ شۆنە حیوانەکەی و ئەگەر تووش و دەبە نووشابێ بەو قوتوێ یا دەبە ئاوێ پارە فڕدرێنێ من جەمشکەروێ بەرو شوروش و ئاوی شکەرونە و بە نوعێوە بە سوش درەختێوەی کە گیاندارێوەی مرۆچێوەی پەلەوەرێوەی ئیسفاش چەنە کەر و هەچیە چش کە قابل ئیسفادە نییە جەمشکەرمی و یاگێ سۆچن شوانەی شغڵێ وەشە یانێ من وێم شخصەن علاقەم یەن بە شوانەی تااقەتم یەن سەرش وێما حیواندارێن و حیوان ما بێن و وێتر شوانەی ماکردن و ئیسەی ئی شوانە کە هەنما دەگێ گێرتەن ئی شوانێ هەر یانێوەیش بە فەرز پاو نۆرەین ڕوێ هەڕوێ نەفەرە جێ دەگێ مێش شەنی ئێتر تا دەور بڵەوەی دووبارە بە فەرز یاوە نۆرە و من بە فەرز ئارۆ نۆرە و من ئایتە من ئامان شەنی و چەنی شوانەکەی و ئینامێ پێوە و شەوڕۆی نامێ پێوە و پیک کەشوکەوە و پیک ویساناوە و
بەڵام من هەنگێکم هەنێتر پاڵوانەیە کە شوانەی حیوانی چمکردن هەنگێکم هەنێ و تۆ سەروار و هەنگەکاش نەمردینە و وەهارێنێ نێ دەگانەی کەوتی مێها من ئایشاش کۆژمەمی بەرمێشا کویسان وەهارێنێتە کار و هەنگی هەند دەگانە پی دەور بەرو دەگێرەی کەوتی مێها من مارمێ شاپی کویسانەی نە سەردانی نوینە داڵانی و واردە و شوانەی واردەیەوە سادەن هەنگوین ماهەن هێڵەوێمانی ماهەنی کەرێ ماهەنەی سیراجی ماهەنەیە ئیتر چانە چایەکەی دەم کەرمی و یەواژ یەواژ می پەیلا هەنگەکە کوچێ هەنگوین بەرمارمی مێ بچانێ هەنگوین و کەرە وەرمی و حیوانەکەی ژنا پۆسە و تەندە و ئاژغاڵەیە دڵقەکەی شەخەڵەکەی کە فرژمە فرە وەختا حیوانەکە ڕەمە پەی سەریش و وەرایش وەرە و زەرەرش هەن پێی حیوانەکەی حیوانەکە نەوەژگن و مرار بووە پێی شۆتەکەیش پێی ماسەکەی فرەتەر نوانین ئەهمیەت ژمێمێ پەنەکە ئێژغاڵی ماشمێوە و نەبوو ژینگەنە و نەبوو مەسیر و حیوانەکەینەوە خاڵ و تەنی وەکەوە چێخە جاکەم چێخە خاڵ و دەوەبانی توخوا خەڵەنوێنە
ئێستا فەسڵ و براڵوان ئێمە براڵویشان ماچمێ تی دەرو دەشتە و ئی کەشێ هەنێ برایسەتە یاوێنێ پەنە و بجار تو شامەیە مێزەردێ ماهەنی سوورێ و سیاوێ و چەنە شاوەرمێ تامێفرە وەش شاهەن و جیا چانەی شوانەی شغڵێ ناڕەحەتە خەڵکی هیچگلەیە کەرۆ بە ڤەرز تۆ مەیە و کابرای کت و پڕا جیا مەنۆ یاگیری و شوانە مەزانە و شوانە یاینا وەڵای گەلەیە و بزێ چوود ماوە قاچشگیری و یا مەیەوەی مەزانە و مێوە ئاگە و فرە و کەسی شوانەی عادس کەرۆ دەیتە شوانەی مەجبورا گێڵەوە دووبارەی ڕێکووەوەی بلەوە شوێنەوە حیوانی حیوان مەنەن جیا و یا وەختی چانەن تەوەنی تلە بۆوەی بەخوا ماڵ و پادی حیوانیرە یەرە چوارسەر ئەمڕار بۆەوە ئیتر شوانە هیچ سەختە شغڵێوەن دروستە توی نایپیدەی کەشی کویرە و تەبیعەتەکەوەشە بەڵام شوانەی شغڵێ سەختە یا خەتەر و مارواردەیە و خەتەر و کەوتەیرە و ئیتر دووبارە ساڵ دوێ هەموواتم جمناشە و شوانەکی لا پارە خولێش پەنەما تا پەنج دووبارە ماراشۆ هەم گەلە بێرێ مەیاوە دۆشاش ئیتر دوێوە ئیتر ئی سەفەر هەم دووبارە بەزم و هیزی وێرەگە حیوان ژمووەم لەوە بەی کویسانی جل لە حاز و دەرامەدیوە چی وێچانە نییە بە فەرز سەی شوانە ڕوێ پوڵ و کاریگەرێکن و یانێ 9 مانگی 8 مانگی شوانە ملۆ چەنی ڕێ پوڵ و کاریگەرێکن و یانێ شاید کوچێ فرێتەر واچ و
چی وێژن هەرمانەکەی قنجە هەرمانە ئایتر فرە مەمانی و بسە کاریگەریەکەی نییە. نیمەڕۆنە گجار دوێ هێڵە وێمانی بەکەرێوە کەرە وێمانیەوە کەرمەیە لە ڕوەنی و حەزبیە شاکەرمی ملێ پێی واردە و نیمەڕووی مایتر فرەوە شاوەرمێش و تا وێرەگا تا دماوە عەسریتر وەڵی ئانێنەکە حەیوان جم و لەوە پەی پەچێ. بەیانی نەسەعان و ماراش سەر و ئاوێ و ژەنی دەگاوە مەیا دماگەلە و سەعاڵ دوێ دووبارە جمناشە و فرە دوورژ مەوزاوەی هی دەوروبەرە لە وەڕناش و دووبارە سەعاڵ پەنج ماراشۆ سەر و ئاوێ هەم گەلەبێرێ مەیاوێ دۆشاشۆ چاکێ. أنا كم دو ألا هنا سكم دو وجه هنا ما وين كده تدوي تدوي شنا بارن تلوي هي عارف أنا بس يا أبو أنا بس سياري بس خليجي جزاك خير بي خاص